دووبارە سڵاوتان دەوێ بەردەوامی لە گفتوگۆکردن لەگەڵ تەوەری یەکەمدا لەگەڵ بەڕێز کاکدەوەن کە تایبەتە بە عاشق لە زەمەنی جەنگدا گەڕێمەوە لای میوانەکەم زانم مانە ڕەهای عشقمان هەیە؟ مانای مطلق بۆ عاشقنی مانە چونکە هێشتا ئێمە تێناگەین یاخود نەمانزانیوە ئەو بەریەککەوتنە لە ڕێی نیکاوە لە ڕێگەی بینینەوە ئایا بەردڵەکەوێ و لە ڕێگەی دڵەوە ئایا ڕۆح تەحملی ئەم بەریەککەوتناکە لەبەرەوە ڕەهان نییە بەڵکو ئەوە تەلیسمێکی ڕۆحیە کە بەر مرۆڤەکەوێ نمونە کتێبەکەی ستاندال کە زۆر گرنگە ئەوەی کە وتم لە ساڵی 1920 نووسراوە ئەو زۆر پێش سیمەن دۆڤۆبار باس لە مەسەلەی عەشقەکە کە ئەوانە بەشێکیان ئەمانە فیمینیزمەکان زۆر باس لەمانەکەن مافەکانی ژن و ئەوە دەستکەوتەکانی ژن و شەڕێکی گەوراکەن لە پاریس شەڕێکی گەوراکەن بۆ ئەوەی کە ژنەکان هەمان دەسەڵات و مافی پیاوانیان هەبێ لەبەرەوە بەکی جۆرێگە ئێمە ناتوانین لە 100% بڵین خۆشەویستی ڕەها مطلق هەبێ نییە ئیلا لەو کەسانە بەڵێ ئیلا لەو کەسانەیە هەیە کە بە حەقیقەت شەڕ لەگەڵ تاریکیاکەن بۆی بکەن بە عەشقەکە ئەمەیان خاڵێکی زۆر گرنگە من نمونەیەکی بچووکت بۆ دێنمەوە ئەگەر ئەمەی کە لە چابیلان ڕوویدا نمونونەکە ئێرە هێنمەوە ئەگەر ئەو هەموو ئازیزی کە هاتبوون بۆی ئەو هەموو هاوڕێی کە هاتبوون بۆیێ خانمەکان خاتونان پیاوەکان گەنجەکان ئەگەر عەشقێکی موزیکیان هەبوایە ئەو کاریان ناکرد چونکە بۆ هێشتا ئەو عەشقی موزیکی نییە هێشتا ئەو ڕۆحێکی موزیکی نییە بۆ لەبەرەوەی هێشتا موزیک نەبووەتەوەی وەکو ڕۆحێک قبولی کاولی بڕوانێ و قبولی ئەو بکە کە کۆنسێرت هەیە قبولی ئەو بکە کە گۆرانی هەیە قبولی ئەو بکە کە جەژن هەیە جەژنە گوزەرێ چۆن لە جەژناتۆ پەلاماردان دروستەکەی کەواتە لەناو عەشقا بەشێک شەڕ هەیە بەشێک جەنگ هەیە هەروەکوی کە لێرە بینیمان ئەوەی کە لە چابیدان ڕوویە ئەگەر هەمویان کۆکەیتەوە هەمووانی کە لەوێ بوون حورمەتمێ بۆیان ڕێزمێ بۆیان لە ماڵ هیچ کەسێکیانە فەردەیە کتێب نادۆزیتەوە چۆن ئەمە نابن بەوەی کە گوێگری مۆسیقا بن بەڕۆح نابێ هەرگیز ئەوانی کە لە ئیجە خنکاون نمونەیەکی بەسیط بۆ دێنمەوە ئەوانی کە لە ئیجە خنکاون هیچێکی لەوانە سنووقێک کتێب لە ماڵیان نەبووە بۆ لەبەروی هێشتا لەمانەکانی ژیان حاڵی نەبوون بۆیە مرۆڤ پێویستی بەوەیە کە بخوێنێتەوە تێبگا گوێ لە موزیک بیرێ ئەوەی کە هاتووە بۆ چابیلان بۆ ئەوە هاتووە ڕاگوزەرێک کۆمەڵێک گۆرانی بێژ هەیە بیان مینێ وەکو ئارەزوو بەڵام وەک مەسلەیەکی ڕۆحی واتە پەیوەندی مرۆڤ لەگەڵ موزیکا وەک مەسلەیەکی ڕۆحی هەرگیز نەبوو نابێت چونکە تەنها شتێک کە ئینسان لە کەڵکەڵەی توندوتیژیە پارێزی ئەوەیە کە تۆ بە ڕۆح شتێکی خۆش بێ بە ڕۆح عاشقی شتێک بی کاتێک کە دیتە ئەوێ بزانی کە موزیک ڕۆحە ڕۆحێکی دینامیکیە بۆ ئینسان موزیک فێرت دەکات کە چۆن هەڵسی چۆن بخەوی چۆن ژیان گوزەرێنی من نمونەیەکی بچووکت بۆ دێنمەوە سەمفۆنیای ڤیڤالدی ئەربع الفصولە یا بڵین 4 وەرزەکانی ساڵی ڤیڤالدی یەکەمین مۆسیقای دینامیکیە لە مێژووە کە باس لە هاوین و بەهار و هاین و زستانەکە باشە لە دوای ئەمە مۆسیقای دینامیکی دروستەوێ ئەوە بەشێکی زۆر لە ڕۆژاوایەکانن کە داهێنانیان لە موزیکا کردووە چونکە بۆ گەشتنەوەتەوە قەنەعاتی کە ئینسان بەبێ موزیک هەرگیز ناتوانێت بژێت چونکە موزیک بە ڕۆحی دەکەوێت واگەر ئەو هاوڕێیانەشمان کاتی خۆی کە هاتوونەتەوێ ئەگەر موزیکیان وەک ڕۆحێک خۆش بویستایە ئەڵبەتە و کارە دروست نابوو چونکە بۆچی لەبەرەوەی کە ئەوان تەنها وەکو ئارەزوویەک هاتوون ئارەزوو جودایە لەوەی کە تۆ بە ڕۆح شتێکت خۆش بێ چونکە ئەو شتەی کە تۆ بە ڕۆح خۆشتەوێ هەمیشە لە لات سەنگینە هەمیشە لە لات مقەدەسە قسەی زیاترەکەین میوانەکان هەوڵەدانیانە قسە بکەن زۆر بەخێر بێن هەم ئەوان بەخێراتم کردن ئەوانیش درەنگ هاتن دووبارە بەخێر بێن کێوێ قسەمان بۆ بکەم فەرموو مایکەکەت لا نزیکە یەکێک لە هاوڕەکانمان بۆیان بگەێنن بە سوپاسەوە زۆر سوپاس ئێوارە باش بەخێر بێ فەرموون پرسیارێکم هەیە مایکەکەت نزیکەرەوە بۆی باشتر دەنگت بڕوە بۆچی هەتاکو ئێستا زۆرێک لەو نووسراوانەی کە هەن یان با بڵین زۆرێک لەو هۆنراوانەی کە هەن لە ناو کوردستان زیاترینی باز لە جیابوونەوەی خۆشەویستەکانەکە باز لە جیابوونەوەی عاشقەکانەکات یعنی لای نووسەر و
شاعیرانی ئێمە جیابوونەوە ئەوە شتێکی جوانە یان با بڵین بە شێوازێکی تر لە وڵاتی ئێمە عشق دەسەمۆ کراوە عشق دەستی بە سەراگیراوەی لێکراوە کە هەموو نووسراوەکان لەسەر جیابوونەوە بێت سوپاس دەستخۆش فەرموو خۆی لە ڕاستیە لە کۆمەڵگایەکی دواکەوتووی وەکو کوردستانە بە تایبەتی لە باشووری کوردستانە هێشتا ئێمە نەگەشتونەتەوەی کە عشق وەک خاڵێکی مقدس پیرۆز تەماشای بکەین چونکە بۆ لەبەرەوەی کە بەردەوام ئەو عەقڵە دژەی کە هەیە لە ناومانە ئەوەیە کە ڕێگە نادا بەوەی کە ئێمە خوشکەکانمان یان براکانمان کەسێکیان خۆش بێ بە ئارەزی خۆیان هەڵی بژێن وەکو عاشقی خۆیان تەماشایکەن چونکە بۆچی لەبەرەوەی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگایەکە دوو هۆکاری گرنگی هەیە کە ڕێگە نادا بۆی عاشق لەم وڵاتە وەک مەسلەیەکی ڕۆحی سەریتیا هەڵبە لە مێژووە هەمان بووە باسی سوهرەوەردیم کرد و باسی حەلاجم کرد باسی ڕۆمەجولێتم کرد بەڵام لێرە لەبەرەوەی دین ڕێگرە لە بەردەم ئەو عاشقی کە تۆتەوێ و وەزایدەن ئەو کۆمەڵگا دواکەوتی کە هێتا کە تاکو ئێستا لە ماناکانی دیموکراسی حاڵی نەبووە لە ماناکانی پێشکەوتی مرۆڤایەتی حاڵی نەبووە لە ماناکانی پێشکەوتنی ئەدەبی حاڵی نەبووە بۆ چوونەکە تەواوە کە بەشێک لە نووسەرەکان کاکدەوان ببوورە پێ دوای ئەو شتانی باسز کرد ئەمانە ڕێگرن بۆ ئەم سەردەمەی ئێساکە عشق ڕوونەدات من دڵنیام لەوەی کە هەرگیز دین ڕێگە نادا بەوەی کە لە کۆنی شادین هەبووە بەڵێ لە کۆنادین هەبووە بەڵام ئەوان لە ڕێگەی ئیرفانەوە شتیان کردووە بەڵامایە ئەو کەسی کە لە ڕێگەی دین و ئایدۆلۆژیاوە لە عاشقڕوانەیە وەکو حەلاج تەماشایەکە بە پێچەوانەوە وەکو سۆرەوەردی بە پێچەوانەوە وەکو نالی بە پێچەوانەوە ئەوان جۆرێک ئیرفان بوون جۆرێک عەقڵێتیان بەکارهێناوە کە لەم سەردەمەیە مەسلەیەکی مستەحیل ئەوانە دروست ببنەوە چونکە بۆ لەبەرەوەی ئەوان بە کامەڵی ژیاون پێم وایە بۆچوونێکی کانتەیە کاڵێ دیدی ڕەخنەگرانە بە عەقلی ڕەخنەگرانە سەر هەڵەیە لەبەرەوە هەتاکو ئێمە نەتوانین ڕخنەیەکی عەقلانی دروستکەین ناتوانین دیدێکی عەقلانی دروستکەین لەبەرەوە بەشێکی زۆر لەو تێکستانی کە ئەدەبین لە ناو شعری کوردیە بە تایبەت لە شعری عەرەبیشە لە شعری فارسیشە ئەمە ڕەنگی داوەتەوە زەمانێگەیە زەمەنی گۆرانیەکانیشمان هەر بە هەمان ڕیتم هەمان بیرۆکە داڕێژرێ بەڵێ زەمانێگەیە زەمەنی ئێمەیە کە گوزەرەکەی مەناو تەکنۆلۆژیە بەداخەوە کە ئێمە گوزەرەکەی مەناو تەکنۆلۆژیە بەرکەوتنی ئێمە لەگەڵ تەکنۆلۆژیە بەرکەوتێکی نەعەقڵانیە بۆچی لەبەرەوەی ئێمە هەموو خواستەکانمان هەموو ئارەزەکانمان لە چوارچێوەی شاشەیەکی کۆمپیوتەر یا شاشەیەکی مۆبایلە کۆکەینەوە بە پێچوانەوە ئەمە حەزێکی شێتانەیەوە حەزێکی عەقڵانی نییە ئەتوانین ئێمە لە ڕێگەی دەقە ئەدەبیەکان بە تایبەتی ڕۆمان چیرۆک ئێمە بمانەوێ ئەمانە شی بکەینەوە لە ڕێگەی ئەو کتێبانی کە لەسەر عەشقە دوێن لەسەر خۆشەویستیە دوێن بەڵام بە هیچ جۆرە ئێمە ناتوانین لە ڕێگەی تەکنۆلۆژیەوە ئەمە ئاڵۆگۆڕکەین چونکە تەکنۆلۆژیا کاڵپۆپاڵێ ئەوەندی کە زەرەری بۆ مرۆڤایەتی هەیە نیو ئەوەندە قازانجی بۆ مرۆڤایەتی نییە ڕاستە لە هەندێک شوێن یارمەتی مرۆڤەکانەدا بەڵام لە هەمان کاتە خەتەرێکی گەورەیە بۆ سەر مرۆڤایەت چونکە تەکنۆلۆژیا ڕێگەرێکی گەورەیە لە بەرامبەر گەشەکردنی کۆمەڵگایە بە دیوێکە خەتەرێکی گەورەیە چەندی ڕۆشنایی هەیە ئەوەندەشی تاریکی هەیە بۆ مرۆڤایەتی بۆ نمونە ئەگە تەکنۆلۆژیا نەبێ باشە ئەگە تەکنۆلۆژیا نەبێ ئێمە ناتوانین لێرا کۆبینەوە بەڵام لە هەمان کاتیشە تەماشاکردنی تەکنۆلۆژیا یان بەکارهێنانی تەکنۆلۆژیا لە ڕێگەی عەقڵێکی ناکامەڵەوە تووشی هەڵۆ کەم و کوڕی زۆرمانەکە من یەک نمونی شوکتان بۆ دێنمەوە هاوڕێکم لە حاکمە لە بڵین دادوەر لە دەدگای سلێمانی لە مانجی 5 بابینەرانی خۆشەویست ئاگایان لێبێ ینی تەماشای کێشەی تەکنۆلۆژیا بکەن لە مانجی 5 بۆ مانجی 7 لە ماوەی 2 مانگە 15,000 داوا بۆ لەسەر مۆبایل کارەساتێکی گەورەیە ینی بەکارهێنانی تەکنۆلۆژیا بۆ خواستەکانی تر بۆ شتی خراپە بۆ شتی گولڕیەوە ڕێزمەیە پۆخلی کارەساتیەوەی لەکەوێت باشە من یەک دوو پرسیاری کورتم ماوە بەڵام یەکێک لە میوانەکانی تر پرسیاریە هیوادارم وەڵامەکان بە کورتی بگەینی بۆی بتوانانی زۆرترین زانیاری کۆکینەوە فەرموو خاتونم زۆر سپاس بۆ بەرنامەکەتان وتاوەرێکی جوانتان و ڕژاندووە مەوێ چەند پرسیارێکی خۆم ئاڕاستی کاکدەوەم کە مەگەر بتوانێت جواب بباتەوە لە زمانی ئێستا عەشق خۆشەویستی زۆر باوە لە زمانی ئێمەیە باواتایکیکە کە خۆشەویستی و عەشق زۆر جیاوازن لە یەکتری بەڵام زۆر بمان زۆر تێنەگەیشتون لەو واتایە
بەواتەیەکی کە عاشق دوو کەس عاشقێکتری ئەبن کە زۆر تێکەڵی یەکتری ئەبن بەهۆی زروفێک لە زەمانەوە جیابنەوە ئەڵێ لەبیرم کە ئەو شەی لە بیرچوونە ئایا عاشق لەبیرەکرێ عاشق لەبیرەکرێ پرسیاری دووەمیشم ئەوەیە لە زروفی پێشێستەیە لە زمانی پێشێستەیە خۆشەویستی هەبووە عاشق هەبووە بەڵام وەکو ئێستا نەبوو پێرە پێ بدرێت تۆڕ کۆمەڵایەتی نەبووە کاتی خۆیان بە جۆری تر هەبووە لەو کاتەیە کەمتر یعنی بڵێ عیبە بووە بەڵام کە ئێستا کە گوێم بەرگوێمانەکەوێ یان شت بە عیبە یەتە بەرگوێمان پێڵین عیبە ئەوە یعنی شتێکی وانیە و زۆر گرنگی عنی زۆر گرنگی وای پێ نەدراوە لە کۆمەڵگەی ئێمەیە پرسیارێکی تریشم ئەوەیە کە ڕۆژانە لە تیفیەکانەوە یاخود لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە ئەبینین خانمێک یاخود پیاوێک بەبوونی یعنی عاشق بوونێکی واوە ینی خۆی کوشتویان شتێ ئایا عاشق خۆکوشتنی تایە خود بڵێن خۆکوشتن عاشقە ئەو کەسە عاشق بووە کە خۆی کوشتویان ئەمە ینی چ واتێک لە خۆیەگرێ خۆشخاتیان عاشق لە بیرەکرێ یان خۆشەویستی لە بیرەکرێ زۆر بە کورتی وەڵام بیتەوە عاشق هەرگیز لە بیر ناکرێ بەڵکو هەمیشە وەکو پێکەرێکی ڕۆحی ئەگەر کەسێ لە دڵ تاو لە بیر نەکردو کەواتە عاشقی بوویت لە ناو جستی تۆیە هەمیشە ڕۆحێگەیە پەیکەری ئەو مرۆڤەیە لە ناو ڕۆحتا دێتوە چێت واتوانم بڵێم لە ناو جستی تۆیە لە ڕووی فۆسۆلۆژیەوە دێتوە دەچێت هەمیشە خەیاڵی تۆ لە ئاستی ئەوە بۆ بینینی ئەو چاوە گێڕێ یان بیری لێکاتەوە من سەرنجی ڕاکێشم بۆ گۆرانێکی هاوڕێی عزیزم دەمخۆش دیاری قراقی گۆرانێکی ساڵی 92 بڵاو کردەوە عاشق لێرە من پێم وایە تێکستی ئەو شێرە کەسێک نووسیوێتی کە زۆر باش لە مەسەلی عاشق حاڵی بووە چونکە بۆ ئەگەر گوێ لەو گۆرانیە بگرین تێگەین کە عاشق لێرە چه پەوزایەکی گەورەی دروست کردووە عاشق لێرە نانی نەخۆڵکانەوە حەبیبی نەخۆڵکانەوە لەم زەمەنی ئێستا ئاڵم بە پێچەوانەوە ئەوەندەی کە ئاگری هاویشتەوەندی پرژی هاویشتەوە بۆ چوادۆری خۆی نەیتوانیوە چڵێک لە تازەی عاشق دروست بکە و کارێ بکە کە عاشق بوون بگابەوەی کە ئەو عاشق ڕۆحی کە هەیەی هەمیشە بیپەرستێ من پێم وایە بەشێکی پرسیارەکەشی پەیوەندی بەوەیە کە ئایا عاشق بوون خۆکوشتنە بە پێچەوانەوە لە ڕابردووە باسمان کرد کە کاتێک کە مەم تووشی ئەو حاڵەتە بێ زیینیش تەحملی ئەوە ناکە کە ماشوقەکەی لەدەستچێ لەبەرەوە بە هەمان جۆر هەردووچان ێستا لە کۆچی دوایان کرد و هەردووچان بوونە قوربانی لە پێناوی عاشقەکەیانە لە پێناوی عاشقەکەیانە یعنی حاڵەتێکی زۆر گرنگە کە ئینسانی عاشق بەردەوام لە ناوەوە خۆی ڕاژەنێ لە ناوە موزیکێکەیە یاڵنی لە ناوە دەنگێکەیە کە ئەم دەنگە بە تەنیا و تەنیا دەنگی یارەکەیەتی دەنگی خۆشەویستەکەیەتی لە گوێ ئازرنگێتەوە لە ڕێی بیستنەوە ئاگاتە دڵی لە ڕێی دڵەوە ئاگا بە هەموو جەستەی مرۆڤ لەبەرەوە ئێمە هەرگیز ناتوانین لە عاشق بوون جیابینەوە و عاشق بوون ڕۆحێکی بێگەردە و ئەو مرۆڤانی کە بەریەکەون تا ئەبەت لەبیریان ناچێتەوە و بۆ ئەوەی کە بینەرانی خۆشەویست باش بزانن کە مەسەلەی عاشق وشەیەکی عەرەبیە ئەوەی کە کوردی بەکارێنێ عاشقە عاشق لە کوردەواریە جیایەکە ئەم جیایەکە لە درەختێک ئاڵێ ئیتر واتێ ئاڵێ واتێڵال سیس ولاوازی دەکات بۆیە عاشق بوون بەو جۆرەیە کە زۆر جار هەنگاورانە بەسەر و دڵکی کە مامۆستا گۆرانە فەرمێ و سیس بوون و لاوازی لە ڕێی عاشقەوە ئەتوانین ببینە پاڵەوان بەڵام بە کورتی وەڵام بیتەوە بەتەکیت لە ڕێی عاشقەوە توانین بینە پاڵەوان بەتەنها ئەوە نیە تۆ بچیتە جەنگێکەوە و لە بەرامبەر دوژمن عاشقی نەخێت پاڵەوانەوەیە کە تۆ داهێنان بکەی لە بواری ئەدەبی لە بواری ڕۆشنبیری لە بواری هونەری و گەلێکی زۆر لە هونەمەندەکانمان لە هونەمەندی شانۆکار هونەمەندی سینەما هونەرمەندی شێوەکار لە ڕێگەی عاشقەوە گەیشتوونەتە ئەوەی کە خۆیان دایانەوێت باشە وەوایان لێ هاتووە کە داهێنانەکانیان ببێتە معشوقێک بۆ ئەوان بۆ نمونە مامۆستا قەزاز کاتێکە لە ساڵی هەفتاکان کۆمەڵێک تابلۆکە کاتێک کاچێتە ئیتالیا کە دێتەوە سیرەکە عاشقێکی تر لە کوردستانە ئەویژەوەیە کە یادەوەریەکەیەتی مامۆستا قادیران کاتێک لە ساڵی 61 بۆ 62 چێتە ڕۆژئاوا لەوێ مێنێتەوە هەمیشە و بەردەوام عاشقێک لە ڕۆحیایەتی وای لێکە هەمیشە بگەڕێتەوە بۆ کوردستان بەڵام بەداخۆ لێوە کۆچی دوایی کرد بەڵام عاشقەکەیەوە بووکە بە شوێن گۆرانی و موزیکی کوردی ڕەسەن ئاگەڕا وای کرد کە کۆمەڵێک بەرهەمی زۆر جوان پێشکەش بە دنیای موزیکی ئەمە بکاوامە گەورەی خۆیەتی وامە کارێکی وای کرد کە موزیکی کورد دەوڵەمەند کرد
دەسەکانت خۆش بێ سپاس بۆ تاوی زانیاریەکانت هەرچەنێمە هەتا قسە لەسەر عاشق و خۆشەویستی بکەین کۆتایی نایە بەڵام باشە و زانیاریانە هەم بۆ ئێمە هەم بۆ بینەرانیش زۆر باشە بێت سپاس بۆ زانیاریەکانی تۆ کاکدەوان هاوڕانی عەزیز تەوری یەکەم کۆتایی هات پاشکەمێکی تر ئەچیناتەوەری دووەم چاوەڕوانمان بن. هاوڕان دووبارە سڵاتان لەبێت لە تەوەری دووەمە ڕۆحمان تەژیەکەین بە میوزیک و شێعر بە میوانداری میوان عەزیزەکان فەریبەرز کرماشانی زۆر بەخێر بێت لە کرماشانی شیرینەوە. سەر هەردوو چاوان ماشەکەین سپاس دەکەم. زۆر سپاس بەخێر بێت کاک فەریدون عەزیز شاعیر ئێوارە باش و بەخێر بێت. باش دەستخۆشی بەرنامەکەت لێکم قات و شاران بەرنامێکی زۆر سەرکەوتووە هەوادارێکی زۆری بۆ خۆی بۆ کردوێتەوە بینەرێکی زۆری هەیە بابەتەکانتان زۆر جوانن و سوودێکی زۆری کۆمەڵاتی شێ هیوادارم کە بەردەوام بێت و بەرەو پێشتر بشێت. لەگەڵێوەدا زۆر سپاس. تۆش سڵاوی خۆت بۆ بینەرەکانت و بۆ کرماشان و بۆ جێی خۆت دەتەوێت بیگەێنە. منی شەروها بەر لە هەموو شتی پیرۆزبایی ساڵی تازەکەم لە هەر چوار پارچەکەی کوردستان دەستخۆشی لە بەرنامەکەتان شەکەم بەڕاستی بەرنامەکەتان زۆر جوانە بینەریش لە لای ئێمە زۆرە دیگە دەستخۆشی. گەلێک سپاس. بۆ نەورۆز لە کرماشان بووی؟ من نەوروز بەیانی نەوروز لە کرماشان من ئێوارەکەی لە سلێمانی بووی. لەوێ چۆن گوزەرە؟ لەبەرەوە ئێوارە لە کرماشان هەروەکو پێم وابێ لێ 19 مانگ نەورۆز دەکرێتەوە ڕۆژی فەرقەکە بینمان بەڵێ یەک ڕۆژە یەک ڕۆژە لە لای مە ڕۆژی شەمە بوو یعنی جمعە ئێوارەکەی ئاگری نەوروزمان کردەوە شەمە نەوروزەکەم و لە لایەوە شەمە ئێوارە ئاگر کرادەوە بەیانی نەوروز بوو. لەوێ کەش و هەواکە چۆن بوو بۆ نەورۆز؟ وەڵا تقریبان وەک یەک بوو فەرق نەبوو بەس بارانەکە ئەوە مەجالیدا ئاگرەکە بکەینەوە. بەخۆشی ئینشاءڵڵا هەموو ساڵێک بەخۆشی و ئاگرە بکەینەوە. بەخێر بیتۆش بزانین تەوەری یەکەمان تایبەت بوو بە عاشق بزانین چۆن لە عاشق تێگەیشتووی تۆ و چۆنیش یەکێک لە میوانەکان باسی لەوە کرد کە زۆربەی شعرەکانی ئێستا باز لە دابڕانەکە ئەوەشمان بۆ تەوزیف کە بزانین چۆن تێگەیشتویت لە عاشق و چۆن تەوزیفیەکەی لای خۆت و لە شعرەکانیش تا چۆن ڕوونیەکەی تۆ بەڵام مایکەکەی دەست بەکاربێنی زۆر باشە بێ فەرموو. پرسیارێکی جوانەکرد ئەڵبەت تێگەیشتن لە عاشق هەموو شتێک بەرکەوتنە بۆ نمونە من باسی دایکم مایکەکە نزیک بێ زۆر باشە کاتێک باسی دایکمەکەم هەڵبەت کە بەرکەوتن لەگەڵ دایکمایە لاانێ بەرکەوتن لەگەڵ عاشقان نەبوو بێت تا بتوانم پێناسەیەکی وا بۆ عاشق بکەم بەڵام عاشق بوون واسێنانە دەست بەردار بوونە لە هەموو ئەو ئارەزوانەی لە هەموو کۆمەڵێک بابەتی زۆر تایبەتی کەسێتی کۆمەڵایەتی کە وازی لێنی لە پێناو تاکە کەسێکە ئەگەڵە نەبم بەختیار عەلێڵە عاشق بوون لە پێناو کەسێکا پشت دەم و کۆڵپمەڵکا کرێت عاشق بوون بەمە نایەدێت و مەسلەی دابڕانیش دابڕانی ئەمڕۆی کۆمەڵایەتی ئەمڕۆ وای لێ هاتووە هەموو ناومێدن هەموو ماویسن هەموو بەوانە دڵخۆشن شعرێک بێتاقەتیان بکە شعرێک بێتاقەتەکانی خۆیانی تیا بدۆزنەوە شعرێک معاناتەکانی خۆیانی تیا ببینن بابەتەکان ئاواین بووە کە زیاتر ئەم سایلانە ئێستا باون باشە ئەو شعرانەی کە تۆی نووسی نامێجارە باز لە جۆرەتی شعرەکانە بکەین بەڵام بزانم لە ڕووی دابڕانەوە زۆربەی شعرەکان باز لەوە کاکو چۆن هونەر و هەموو شتێک و ئەدەبیاتمان بۆ بە دابڕان لەوانێ باسی دابڕان نەکە لەوانێ کەمێک مردن بەسەر منازاڵ بێت باسی مردن زۆر بکەم باسی دایکم زۆر بکەم باسی باوکم زۆر بکەم زیاتر لەوانێوانە بەسەر منازاڵ بن وەک لە دابڕان. باشە دەسەکانت خۆشە گەڕێمۆلات کاک فەریبەرزانین ئامێرەکی خۆت بناسێنە و دەستپێکی کارە موزیکەکانی خۆشت بەیەمە بناسێنە. بەڵام خاتون من لە کاری مۆزیکا سەردەمێکە خەریکین بۆ ڕوونێکەمەوە لە تەمەنی 4-5 ساڵی من ئامیرێکمان هەیە بە ناوی تەمیرە تایبەت بە کاکیەکانە بیشتر ئەو ئامیرە مەسەلەن کەمێ ڕۆشنبیرانتر مستەقەفانە بی لێ بکەینەوە بۆسە تەواو بۆسە ئامیرێکی جیهانی میژوویەکیشی زۆر زۆر کۆنی بوو ئەو ئامیرمە ئەسفە کرد من لە ئەستی ئامیرە تقریبا زۆر لە لای خۆەوە سەرکەوتوو بووین ئیجا لە دوایەوە سازی سێتار و تار و دیوان و سنتور ئەوانەش ئەس بکەین هەروەها لە بواری وانەیە فیری گۆرانی وتن و ئەو تشانەیشە بووین لەناو خەبان فێرگەمان هەیە لە کرماشان هەم گروپتان هەیە نە هەلبەر لە گروپەکە خۆم مامۆستای گۆرانی و فۆلکلۆرەکانم تەلەبەمان زۆرە لە بواری گۆرانی وتن و لە بواری سازی تەمیرۆ و سێتار و تار و ئەم شتانە خەریکیشی موسیقین هەلوێنێش. باشە ئەگەڕێم وەلا سپاگوێمان لە پارچەیەک شێر بێت بە دەست و پەنجێک تۆش زیاتر بڕازێتەوە.
دەنگی کاتژمێرەکەم دێت چرک چرک ئەچرکێنێ جگەرەکەم نەفەس لەگەڵ خۆیان سووتێنێ دایە بڵێم شۆ نەمرم دایە بڵێم شۆ نەمرم بۆ ئەبەدی نەتبینمەوە جلی ڕەشت پێ بپۆشم بتخەمە کۆڕیشینەوە جۆم لە دەنگی بارانە لە شوشەی پەنجەرەکەمەدا ئەشێ وەکو من تەنیا بێ تەنیایم لەگەڵ بەش بکات باوکە بڵێ ئەم شەو نەمرم پرسە باربی لە ناو خێڵت سەرت سپیتر بکەم و چرچی بخەمە تەوێڵت دەنگی بادێت بێحەیە هاوارەکە دەلوورێنێ ئەڵەی پەیامێکی پێ یەت وەڕوانای دەرچێنێ هاوڕێم بڵێ ئەم شەو نەمرم بێدەنگی یێرەی تەنیوە لەرزی مردن وادای گرتووم ژوورەکەم بوو بە کڕیوە وا دەنگی نەگریسی مردن لە هەزرما یەت وەڕوات من دڵنیام سەری مەرگە ئەم شەو بەس دەنگی تۆ نەهات وا دەنگی نەگریسی مردن لە هەزرما یەت وەڕوات من دڵنیام سەری مەرگە ئەم شەو بەس دەنگی تۆ نەهات دەستەکانتان خۆش بێ ماندوو نەبن تەمەندرێشی بۆ دایک و باوکی بەڕێستان نەگرین ئیشەڵڵا دڵخۆش بن کاک فەریبەرز باگوێمان لە بەرهەمی یەکەمی تۆش بێ لە خزمەتین سەرگوچەم ئەم گۆرانیە بەیاتی تورکی پیاڵن لایمە لەیەوە چوارگای پیاڵن بەس میوزیکە یان گۆرانیە هەم موزیکە هەم گۆرانیش و میوزیکیش سەر هەردووچەوە سپاس aman aman حسير مجيرة جيلان مكرشين حسير مجيرة جيلان مكرشين دافن وطن چوتا زواوی دنگ ساز و دهو گشکست چمان اشنوی
يا ابو زلفي دا يزيز قام يا اترها ويا بي وارن 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 تريم كير او شاوج وانا زقام ويدين داريم كير ولا قرت بيد جانا مشونا وديا ولا روجي صادكارات دي دقم درد خام وخام تيايبا تيايبا ونيتينا أرمني لا مصو ولا كشتي دايم ذيتر بغام ولا وهار جانا وهاري شادي ولا بويات لوغوان جانا قم قول شيء آزادي تيايبا تيايبا نتياينا أرمني لا مصو ولا كشتي دقم زيتر دەسەکانت خۆش بێ کاک فەریبەرجلەکانت زۆر جوانە هیچ ناوچەیەکە والله ئەم جلانە ناوچە پێژن مهابادی ئەمە جلی مهابادی گەلێک بەس جوانە لە کەرماشانیشی خەریکی ئەسن لە هەر چوار پارچەکە فەرق ناکردی یعنی وەک ئەو کاتنەوە بۆ هەر دوورانی هەر جلی بچی ئەو جلە بین ئەلان ماشەڵا لە فیسبوک و لازم لە ڕێ ئەم قەنات پشتانە گیت هەر وەک یەکەن فەرق ناکە بەس ئەمە دەسووری مەهابادیە زۆر جوانە دەسەکانت خۆش بێ ڕاستەکە پەیوەندیت لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانە سۆشیال میدیا چۆنە باشی کێشێکم لەگەڵ مایکەکە بەکاربێنیت لەگەڵ کۆمەڵک کاتێکە نووسینەکانە کاتێکە نووسینەکانە بن و لەو هەموو نووسینە سێرەکەی دە بۆ 12 ڕەبات ناوەکەی تۆ لە کۆتاییە کاتەکات ئەمە زۆر ناخۆشە کاتێکە نووسینی خۆتە بینی تۆ لە شوێنەکە نایتوو پێوە نییە بۆ ئەمانە بەڕاستی زۆر باوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تر لە ئینستاگرام بیا فەیسبوک بە هەکەم لەمانە بێت کامیان زیاتر بەکارێنی وڵی بەپی کاتە بەڵام بەسات ماوەیەکی زۆرە زیاتر ئینستاگرام بەکارن و زۆر بەدەگمەنەچ بە فەیسبوک باشە بۆ ئەم سەردەمی ئێستا پێ وایە خوێنەر زۆر حەزی لە شیعری درێژ نەماوە بە تایبەت گەنجان حەزیان لە شتە زۆر کورتەکانە حەزی لە ئەوێت شتێکی بەردەستکەوێ شتێک پۆستکات یا شتێک ببیستێت کە لە کەمترین دێڕە زۆرترین واتای دەست بکەوێت لەو بابەتانە ئەنووسی تۆ ئەنووسم بەڵام زۆر کەم هەستەکەم من ناتوانم لەوە سەرکەوتوو بووم سەرکەوتن بەمانایەوە ناچونگرانێ نیژ ئیشی من نەبێ من ناچم بەلای کلاسیکە ئیشی من نییە نایشێوێنم مە پێم خۆشە ڕازگۆ بم ناکەوەی بڵێ من نەتوانم لە هەموو ستایلێک بنووسم نا من لیریکە نووسم پێویستم بۆ نێ بچم بۆ کلاسیک جوانێکی خۆیە با من نەچم تەداخلی کلاسیکەم و جوانێشی بشێوێنم لە بەرچای کۆمەڵێکشی بخەم نەخێر حەزم لە جۆرە نووسینانە بەکەمی نووسم بەڵێ تەنها لیریک ئەنووسی بەڵێ باشە گوێمان لە بەرهەمێکی ترتە بێ بەچەوە زارین ئەم جارەش هەردایە و بابێ دەستەکانە خۆش بێت با باران پرچە تەڕ نەکات با باران پرچە تەڕ نەکات با دەست بە قشتانەیەنێ با مەل پێچە پەمەیەکەت خۆی لە گەردن ناهەڵێنێ گومانەکەم لەو وێنانە
لە ژوورەکەت هەڵواسراون گومانەکەم لەو وێنانە لە ژوورەکەت هەڵواسراون بە نەفرەت بنەو گوڵانی کە بەرامبەرت وەستاون خیرەکەم لەو دەرگایشکە دەستە بەریەکەوێ لەو پێخەفەی هەموو شەوێ لەسەر سنگی تۆ خەوێ بەگومانم گومان لە دار گومان لە بەرد شکم هەیە لە ژوورەکەت گومان لە دار گومان لە بەرد شکم هەیە لە ژوورەکەت لەو پۆشاکەی لە بەریەکەی تەنانەت بوو کە شوشەکەت لە جانتا و لە سوراوەکان لە جانتا و لە سوراوەکان لە سەرینەکەی ژێر سرت لەو تەنورە کورتە سوورەی جارجارەیەکی تەبەرت گومان لە پەنجەرەکە دەکەم درۆ ناکەم لەمایانە دڵپیسم گومان لە پەنجەرەکە دەکەم شەو بۆ مانگە بێ بەدەڵاڵ بەدزیەوە مانگەیەنێ بۆ سەیری باخی پرتەقاڵ لەو ئەستێرە گەڕۆکانەش بە گومانم بە بەردەم تا دێن و دەڕۆن وەک هەرزەکارانی گەڕک عاشقی نیگایەکی تۆن لەمایانە درۆ ناکەم زۆر دڵپیسم گومانەکەم لە پەنجەرەکەت شەو بۆ مانگە بێ بەدەڵاڵ بەدزیەوە مانگەیەنێ بۆ سەیری باخی پرتەقاڵ لەو ئەستێرە گەڕۆکانەش بە بەردەم تا دێن و دەڕۆن وەک هەرزەکارانی گەڕک عاشقی نیگایەکی تۆن دەست چاوتان خۆش بێ ماندوو نەبن ئیرەی بەمەل پێچەکە شێبەی ئەشێ لە خۆشەویستی دای یان لە ڕابردووە هەنی ئێستەنا مایکە کەس بەکاربێنە نووسەرە قەنەعاتیشم پێ نییە ئەی چۆن بۆ کێ نووسیت وەکوتم ماوەیە زۆر خوماوەتە دایە و بابە زیاتر هاوڕێکانم بۆوانە نووسم شەرتیش نییە تۆ کا نووسیت دەقا و دەق تۆ هەستی خۆت بێ ناخی خۆت بە معاناتی خۆت بێ لەوانێ من هاوڕێکم بنووسمەوە لە شعرێکە پێ دوایە ئەو شعرە زۆر جوانترە کە ئەحساسی خۆتی لەگەڵایە لەو شعرەی کە بە زۆر بە خۆتت نووسیوە یان لە ڕۆحتەوە نەهاتوتە دەرەوە وەکو پێشتر هەماژەم پێکرد من لەوانێ معاناتی هاوڕێکم کە مەسەر پەڕەکە ئەگەر من بەڕاستی هاوڕێ بمەوە ڕۆحی منەویش نیوەکەی تری منە چونکی دڵنیام کە هیچ ما بەبێ هاوڕێ ناژین ئیتر هاوڕێکە گەیشتووی وەکو تەوەریەکەمان تایبەت و باشە بزانم گەیشتووی بە خۆشەویست بە عاشقیان لە خۆشەویستی دای گەیشتم بە خۆشەویستی بەڵام نەگەیشتم بە عاشق نەگەیشتووی باشە نەگەیشتم وەکو پێم وتن لەوانێ عاشقی دایکم عاشقی باوکم عاشق هەرەوە نییە تۆ ڕەگەزێکی بەرامبەرت خۆش بێ هەیە عاشقی نیشتیمانە من عاشقی دایکمم ئەو شوێنەشم خۆشێکەوەی تیا دانیشتووە تەمەند درێژ بن بابەش لە تەنیشتێ بەدڵنیە بابەجانش دەستەکان خۆش بێ کاک فەریبەرس سیری تایبەتیت هەیە تایبەت بە موزیک چ خۆت چ لەگەڵ ئەو گروپەی کە هاتانە لە کرماشان بەڵێ سیدیمە زۆرە من تقریبا لە تلڤیزیۆنەکانی کوردستانی باشوور تقریبا لەم سەردەمە نزیکی 28-29 بەرنامە ڕاستەخۆمان بووە لە تەواو کەناڵەکانە سیدی ئەوانەمانە هەیە سیدی خۆمانیشە لێتە گروپ لە کرماشان کۆنسەرتی موزیکی سازەکان لە کرماشان گیان باڵێ زۆرمان بووە لە تاران بووە لە شیرازمان بووە لە کرماشانمان چەند بووە کەسن گروپەکەتان وەڵا گروپانمان هەندی جار هەمویان کو نابنەوە یعنی تێکاڵن ئەو موزیسەنمان زۆرە لە کرماشان بەس هەمویان لەخوا بەزێبێ زۆر ژەنیاری باشن ئەسفادە لیانەکەین مەسەرەن ئاڵبومی جەدید میشەیە بۆ ئەمساڵی تازە لەتە گروپەکەی کامکارە هیچتا ئیشی تەواونەوە تقریبا بۆ ماوەی 20 ڕۆژ ئینشەڵا بەڵاویکەین ناو بازاڕی کوردستان ئێرە و کوردستانی خۆمانەوە ئینشەڵا وێشە وا بزانن سەرکەوتووە دێوسی هیوادارین تەواوی گروپەکە بێنە کوردستان و بتوانین لێرە پرۆگرام لە خزمەتین ئینشەڵا لە کرماشان کۆنسێرتان زیاتر کردووە یان لە باشوور واتە لێرە لە هەولێر لە دهۆ لە پارچەکانی تری کوردستان من باشە ئاماژە بەشکەین مامۆستا هەریم کاکی سەرۆکی کۆمەڵی ڕووناکبیری و کۆمەڵایەتی یاردستان هەلانە لە وێنە خۆی دانیشتووە بە جلوبەرگ و مشکێکی کەوا سەرتەگەیشتی زۆر جوانە بتوانن مامۆستاکەی مامۆستاتە مامۆستا هەریم کاکەی سەرۆکی کۆمەڵی ڕووناکبیری و کۆمەڵایەتی یاردستانیەکانە زۆر بەخێربی مامۆستاگیان سەرچاوان لە چەند شەماڵ دانیشێ بۆستە پردێک بۆ هاتوچووکردنی هونەرمەندەکان کرماشان لێرە تقریبا من لێرە
هەشت و کۆنسرتمان کردووە لە تەک مامۆسایەسان لە زیرەک چی و شارێک لە چەمچەماڵ لە کەرکووک لە چەمچەماڵ و کەرکووک زۆرتر لێرەشە بۆ یارمەتیان یادی ببێنە شارەکانی تری کوردستانیش دەستەکانە خۆش بە هیوایەوەی کە بتوانن هەڵکاریان بن بۆی کە بە تەمای کۆنسرتێکی لە تە گروپەکە ئێرە لە تەک مامۆسان زیرەک و کە ڕەمەزان گەرمیانی و هەروەها مامۆسا حامد زۆر یارمەتیمانەدەن ئینشەڵا بتوانین لە کرماشانیش خەریکی کۆنسرتێکی گەورەین لەوێشە گوێگرانتان لێرە زیاتریان لە کوردستانی خۆرهەڵاتیان وڵا بەتایبەت کوردستانی لە ئێمە کرماشان بێشێت گەورەترین شاری کوردنشینە کوردەواری هەر زۆرە هەر زۆر مستەقەف و زۆر ڕۆشنبیر و زۆر فەرهەنگ و موسیقی دووسن هەر لە کرماشان کوردستانی ئێران من ئەسن هەزار چەند جاریشان قسە گوتمە لە هیچ شوونی کوردستانە خۆم بە قەریب نازان ئەلان لێرەمە وابزان لە کرماشان دانیشتمە خەریکی ئیشی موسیقین فەرق ناکە دەستەکان هەر وەک یەکە فەرق ناکە باشە کاک فەریدون زۆر ڕێک و مرۆتە بخۆت گۆڕیوە بەڵام حەزت لە مایکەب نەبوو لەبەرەوەی هاتی تا ژووری ساڵانتە زۆر ڕقم لەم شتانەیە خەریکە دڵمەتەقی لێرە دانیشتون وڵی تۆزە لەگەمی کاچە کێشەمەیە هەر حەزم لێنی بەڵام لەبەرەوەی جوانتر و ڕێکتر دەرکەون ئەبێ میوانەکانیشمان مایکەپێکی سادە بکەن دەستان خۆش گوێمان لە بەرهەمێکی ترتە بێ دواتر باز لە نامیلکە کەین و باز لەو ڕێگەیاناکەین کە پشتی پێبەستی بۆ بڵاوکردنەوەی بەرهەمەکانی خۆت ئەگەر بمرم ئاهی دایکم شار ئەهێنێتە لەرزیم ئەگەر بمرم باوکم دڵی پەڕەبێت لە بریم کزە و لاوانەوەی دایکم تا عەرشی خواتەن گێڕوە باوکم کز و مات و بێدەنگ بێتاقەتی سەریە خوا خودای نامەوێ بمرم لەبەر خۆم نە لە مردن ترسم نییە ئەگەر بمرم کەس لە دڵی دایکم باگانیە ئەگەر بمرم دایکم لە خۆم زیاتر حەسابە چێژێ باوکم لە هەمووان زیاتر ئەسرینە ڕێژێ خودایە نامەوێ بمرم دایکم هەر ڕۆڵە ڕۆڵەی بێ باوکم ترسی تۆی لە دڵ بێ و نەوێرێت جارێک وۆڵەی بێ ئەگەر بمرم هیچ ناگۆڕێ هیچ ژیان هەر وەکو خۆیەتی تەنیا دایکم جەرەک سووتا و سنگە کوتەوە ڕۆڕۆیەتی نە ڕادیۆیەک باسمەکە نە لە تیڤی یەگەم بینن باوکم تەوێڵی چرچە بێ و براکانم زۆر غەمگینن خودایە نامەوێت بمرم من نامەوێت بۆ مەرجی من خوشکەکەم خۆی بڕنێتەوە جێکە پەنجەکانی دەستی لە ڕوومەتیا دەرچێتەوە دایکم قردێلەیەکی ڕەشبات لە گۆشەیەکی وێنەکەم کاتێک کە بیری منی کرد هانابەرێ بۆ نوێنەکەم خودایە نامەوێت بمرم لە بەڵندگوی مزگەوتەوە بانگەواسکە ناوم بێنن دڵی پڕ لە میهری دایکم لە ڕێگەوە داخور پێنن پەیکەری جەرگ سوتاوی پەیکەری جەرگ سوتاوی لە دڵی دایکمان چێ بکەم جارێکی تر جگەرەکان بەدەستی باوکم پێ بکەم تۆز و خۆڵی بێتاقەتی ڕووی براکەم بگرێتەوە دەرگای 100 ساڵ چاوەڕوانی بۆ خوشکەکەم بکرێتەوە دەرگای 100 ساڵ چاوەڕوانی بۆ خوشکەکەم بکرێتەوە بەردەوام بی ئەم جارە خوشکەکەشەوە ئەتوانم بڵێم ئەوە دایکم و باوکم هیچ بەڵام ئەتوان بڵم خوشکەکەم ئازیزترینە لە دنیای هەرویشم هەیە لە هەموو شتێک زیاتر دڵم پێی خۆشە و بۆ من هەموو شتێکە سپاس دەکەم بڕوا بکامی شەوت و مایکەکە وەرگرم باوکیان عەفومکە زۆر سپاس گەلێک سپاس محبەت و خۆشەویستیەک لە دڵیایەتی فەرموو محبەت و خۆشەویستیەک لە دڵیایەتی بۆ دایک و باوک و بۆ دەوری و بەرەکەشی هەنی لە ڕۆحیەوە دەرەچی ئەو شتانە من ناتوانم پێناسی ئەو
بکەم باوکیشت شاعرە باوکم خوێنەرێکی باش بووە کتێبەکانی باوکم نەبووە کە ئێساش لە ماڵمانە من قەت ڕۆژە لە ڕۆژان نەمەزانی کتێبێ بخوێنمەوە خۆی خوێنەرێکی باش بوو کتێبەکانی وش منیانگانەوە بەم ڕۆژ هەڵبەت پڕ بەرهەم بنیشە و لێرەشەوە سپاس یەکەم کە یەکەم جارکەزانی من تێکستە نووسم و سەرەتا لە ڕووم تاکیدم ناهاو شاردووتەوە بەدڵنیایەوە شاردومەوە لە ڕووم ناهاو شاعیران وان. تا ئەوەی کە دیوانەکانی مەحوی و نالی و حەمدی و ئەو مامۆستا گەورانە ئەم فەیلسوفانەی بۆ من کە ڕیبادیە بۆ من هێناوە ئەو بۆ من جێگەی شانازی جوانترین هاندان بوو بۆ من کە بەردەوام بم لە نووسین دەستەکانت خۆش بێت دڵنیام لەوەی کە خانەوادێکی ڕۆشنبیر وە چەندینەوەی باشت خستەوە تۆ تێ قسە بکەیت فەرمون طبیعی شارەخان لەسەرەوەی کە وتە تەرسم ژن بێ نیوانەمێ من لێرەوە باومی ئەڵم کە ساوەڕوانی ژنێنان نەبێ چکە ئەوڕێی گیانی بەجیانی نەتوان بڵم ئەژدە کاژمێ بەیەکەوە ئەڵێ هەتاوەکو تۆ ژن نێنی من ژن نانم تۆ ژنێنە من بۆ سبەشەوەگەی منی ژمارەیەکە دەستەکان جارە نیموچەشە ژن و شت مێنن تخوا باش دوایی من نیوەکەشمان نێدە نەمەزرای هەر نییەوەش نیوەکەشمان دەستەکانتان خۆش بێت گوێمان لە گۆرانێک بێ لە خزمەتن بەس جەمال بتوان هاوڕێتی بکەن لە تەکمانە گۆرانێکی فۆلکلۆری کرماشانی بەچی بە چەپڵە وەڵا بە چەپڵە نەوەڵا بە چەپڵە وقلای داران وقلای داران برجیم و پاک برجیم و پاک مر اوصابش کی کاسه دل لناد کاسه دل لناد پاپو سلیمانی پاپو سلیمانی مالم ریمانی مالم ریمانی چو ابرو مشکی چو ابرو خیر من آزمونی خیر من آزمونی بو استیرا گی بو استیرا خدا
پێشکەش بەموتان. زۆر زۆر سپاس. خۆت بە چ موزیکێک بە چ ستایلی موزیکێک ئارامە بیتەوە؟ بەڵام من خۆم ژەنیاری تەمیرام، ستارم، تارم، سازم، بەس هیچ موزیکی وەک کەمان پێ هەست و هاڵ پێم نادا. هەلێتە گروپەکەی ئەیزانی بیژەنی؟ بەس بەداخەوە نا. کەمان نازانم بەس لەناو گروپەکە لە ئەکسەر شوونەکانە مامۆستا حامد عوسمان بەڕاستی ژەنیارێکی زۆر زۆر جوانیشە، زۆر زۆر ڕێکۆپێکیشە لە هەموو بابەتێکەوە یارمەتیمانەدا خەریکم خۆم گورانیژم گوێم بێشتر بە دەنگ کەمانەگەی تا گورانی وتنەگەی خۆم. دەستەکانت خۆش بێ وایە بالفعل کەمان هادەکان هەرواسە باڵێ. لە گروپەکەتانە خانمتان لەگەڵایە؟ وڵات خۆتان وتنی ئەڵێم خانم. لە کرماشان هەست لە تەکمان بەر لێرە هیچتان نەبووە. واتە دوو گروپی جیازن لێرە و لەوێ کارەکەن؟ گیان باڵێ. من وا ئاماژە پێکردم مامۆستا هەریم کاکی سەرۆکی کۆمەڵی ڕووناکبیری یارستانە بەلەوەشە سەرۆکی موسیقی گروپی موسیقی یارانە. ئەوتان نایەوە خانمان لێش بێن لە ئێرە و جارێکی تر. ئینشەڵا بۆ خەریکین بەرنامەکانمان وایە لە ئایندە ئینشەڵا ئیشی سەرکەوتوتر و جوانتری شەکەین. ئینشاڵڵا. کاک فەریدون لە مردنە ترسی وا زۆر باسی مردنەکەی لە شارەکانتە؟ شتێکی بچووکە نووسی بوو لەسەرەوەی ئەمڕۆی و سبەیە و دوو سبەیە و ساڵی نوێژێ منی چ نییە چاوەڕێکەم جگە لە مردن و پیری نەبێ ناوڵا لە مردن ناترسم. باشە چی تێ پێی بگەی وە حەزەکەی بەر لە مردن پێی بگەی؟ بەر لە مردن. جا لە هونەرا بیا لە ژیانە واقعەکەی خۆمانە خزمەت کەم خزمەت بە ئەدەبی کوردی کەم ئەمەوێ بەر لە مردن. باش ئەگەیت حەزەکەی بگەی بە چ پلەیەک بۆ نمونە بڵێ حەزەکەم بگەم بەو پلەی کە شێرکۆ بێکەس پێی گەیشت حەزەکەم بەو پلەی کە فلانە شاعیر ئەگەر ڕاشکا بووم لەگەڵ تا هەر نووسەرێکە نووسێ ئەوە ئامانجێتی بەڵام کەم تا زۆر هەوڵەکانی خۆیەکەوێت باش و بیرۆکە و فکرەکانی و خوێندنەوەی تاوەکو کۆمەڵە بیرۆگەی جوان و تایبەت و وشی تازەگەری بکە لە نووسینەکانیە ئەوە دەورە بینی و ستایلی نووسینەی. باشە نزیکین لە کۆتایی پرۆگرامەکە بۆی فریای دو بەرهەم بکەوین دو قسەی خۆت بکە. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. سپاس بوو و ئامادەبوانی لێرەیە. خۆشحاڵم لەگەڵ ئاغاجان دانیشتی ناو شەو. سپاسەکە منیش هەروەها. بەدەنگە خۆشەکە ئەم شەو بەڕاستی خۆشحاڵی کردین و برایانی کامێرامان ئەرکیان کێشا برایانی کۆنتڕۆڵ دەستخۆشیتان لێکم دەستخۆشی لێ بەڕێزی بۆ بەرنامێکی زۆر جوان و سەرکەوتووە هیوادارم کە بەردەوام بن و لە بەرەو پێش پرۆگرامەکە بە ئێوە ڕەنگا و ڕەنگا. ئاغای کرماشانی دو قسەی بەڕێزتان چییە؟ منیش هەروەها دوارە پیرۆزبایی جەژنی نۆروز پێدانەکەم. دەستخۆشی لە خۆدان و کەناڵەکەدان دەکەین. هەروەها سپاسی ژەکەین بۆم بە ڕێزانە لە خزمەتان بین لەم پرۆگرامە. هەروەها مامۆستا کاکە فەرەدوونیش زۆر زۆر خۆشحاڵ بووین هەڵا خزمەتی جنابیش. دەستەکانە خۆش بێ گوێمان لە دوا بەرهەمە بێ پرۆگرامەکە بە هەر چوار پارچەوە جوانە. دەستەکانتان خۆش بێ دووبارە بە خێراتنی تەواوی میوانەکانەکەم. ئێوارەتان پێشکەشکراتە سبێوارە پێتانەگەمەوە دڵخۆش و کامەران بن سپاردەی خوابن. شەوانە دیتە خەیاڵ گەڕانەوەی تۆش هەر خەوە میهرەبان بە میهرەبان لە تەنیایی ما دەرکەوە نوقمی خەیاڵی تۆ بم تەزوو بە ناوی گیان مادێنی کەشتی خەون و هیواکانم لە کەنارە فەوتێنی هەر بە یادی تۆنە بە یادی تۆش هەڵاسمەوە من شاعیر نیم وەلێ ئازیز بەس جوانی تۆ ئەنووسمەوە تۆ شەوی پڕ لە تەنیای و ئازاری دووریت نەدیوە من دڵنیام تۆ شەوی پڕ لە تەنیای و ئازاری دووریت نەدیوە تا سبێدە بێدار نەبووی ئازار گیانتی نەڕنیوە درۆیە بڕوام پێی نییە مێژوو دووبارە بێتەوە درۆیە بڕوام پێی نییە مێژوو دووبارە بێتەوە ئەگەر وابێ خاتوونەکەم ئەبێ سبەی تۆ بیتەوە درۆیە بڕوام پێی نییە مێژوو دووبارە بێتەوە ئەگەر وابێ خاتوونەکەم ئەبێ سبەی تۆ بیتەوە ماچی کردنی بلووری و باخی پڕ لە هەنارت کەم پیاسەیەکی ساوەڵەکە خۆم بە شاجوانی شارت